بەوەی بایەکی بەهێزەوە مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە کە یەکێکە لە سمبولەکانی شارەکە زیانی بەردەکەوێت بە شێوەیەک چەند پەنجەیەکی دەستەکانی کەوتووە. هاوکات زەمین لەرزەکانی ساڵانی ڕابردووش زیانی بە مۆنومێنتەکە گەیاندووە. جێگری پارێزگاری هەڵەبجە لەبارەی نوێژەنکردنەوەی دەڵێت پێویستە لە بنەڕەتەوە مۆنومێنتەکە نوێژەن بکرێتەوە، بەڵام حکوومەتی هەرێم و بەغداد وەڵامیان نەداونەتەوە و هیچ بودجەیەکی بۆ تەرخان ناکەن. وەڵامیان لە ڕاستیە تا ئێستا نەبووە. ئێمە داوامان کردووە کە لیژنەیەکی وەزارەتی ئاوەدانکردنەوە لەگەڵ وەزارەتی شەهیدان لەگەڵ پارێزگا بە بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوە بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەمانە هەمومان پێکەوە دوای دەستکەوتنی تەسمیمەکە پاش ئەوە تۆ خەمڵاندنی تاوەتی بۆکەی. بەڵام ئەگەر نوێژەنکردنەوەیەکی با بڵێن بەسیط بێ ئەمە جیاوازە لەوانەیە لە چەند ملیۆنێکە خۆی بمێنێتەوە. ئەوەش ئێمە لەبەرەوەی بەلامانەوە چارەسەرکردنی بنەڕەتی زەڕورترە تاوەکۆەوەی کە چارەسەرێکی شکلی ئەم بابەتە بکەین و هەموو ساڵێکی کە یان مانگێکی کە نفسی کێشەمان بە دروست بێت و لەبەرەوە داوامان کردووە کە بنەڕەتی ئەبێ بێت تاوەکو ێستا خەمڵاندنەکەیمان لا نییە. مۆنومێنتی شەهیدان بۆ شێوەیە بۆتە جێگەی نیگەرانی و ئازاری کەسوکاری شەهیدان و خەڵکی هەڵەبجە بەگشتی. خاوەنی زۆرترین شەهیدی کیمیابارانەکە دەڵێت ئەگەر حکوومەت ڕێگە بدات پارە کۆ دەکەنەوە و مۆنومێنتەکان نوێژەن دەکەنەوە، قبوڵی ناکەن ڕەمزی شەهیدانی شارەکە بەو شێوەیە بمێنێتەوە. لەم چەند مانگەی ئەخیرە کە دەست بە نوێژەنکردنەوەی کرا پارەی بۆ دەستنیشان کرا مماتەڵە لە ئیشکردنەکە کرا هەوڵی چۆن کارەکە دواکەوتووە نازانین، بەڵام بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردووە بەهۆی ڕەشەبایەکی بەهێزەوە پەنجەکانی ڕەمزی کیمیابارانی هەڵەبجە کەوتووە. حکوومەت بۆ خۆشی ئێمە هەستەکەن کەوتۆتەم هەڵەبجە و شوێنەکانی تریژەوانەی کە جینۆسایدن ململانی سیاسی ململانی لایەنی و ململانی شارچێتی تێکەوتووە بەڵگەش هەیە لەسەر ئەو مەسەلێ. ئێمە بۆ خۆمان دڵگرانین بەو حاڵەتەی کە ئەم مۆنیمنتە بەو شێوەیە بینین. ئەگەر حکوومەت ڕێگەمان با ئێمە و کەسوکاری شەهیدان پارەی بۆ کۆکەینەوە بۆ نوێژەنکردنەوەکەی خەڵکی خێرخوازی زۆر هەیە دەستی یارمەتیمان بۆ درێژ بکات و ئەگەر ئەم بارودۆخەوانە بۆیە بەڕاستی قبوڵی ناکەین کە ڕەمزی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە بەو شێوەی ئێهمال بکرێت. هەرچەندە پێش چەند ڕۆژێک پارێزگاری هەڵەبجە و بەڕێوەبەری مۆنومێنتەکە بەجیا بەیان نامەیان بڵاو کردەوە، ئاماژەیان بەوە کردووە مۆنومێنتەکە لە نوێژەنکردنەوەدایە، بەڵام بەپێی زانیاریەکان نوێژەنکردنەوەکە تەنیا ناوەی مۆنومێنتەکە دەگرێتەوە و دیاریش نییە ڕەمزی شەهیدانی پارێزگایەک کە نازنامەی نەتەوە و گەلێکە و خاوەنی 5,000 شەهیدە بەو شێوەیە دەمێنێتەوە یاخودنا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.